حەزەکەم پیشانم بن پێشەوەی قسە بکەم با بچینە لای کامێرەکەی خۆمان ئامەکەمان بۆ وەرگرە کاکە نیهات ئەمەی کە لە پەنا منەوەیە بەشێکە لەو ناوچانەی کوردستانی گەورە کە هەندێک ناوچەی تایە کار ناوکەی خوێنمەوە دڵم زۆر پێی خۆشە بێت جا چ لە باکوور بێت چ لە باشوور بێت چ لە ڕۆژهەڵات بێت چ لە ڕۆژاوا بێت ینی هەر یەکەی بۆ خۆی کۆمەڵێک تایبەتمەندی زۆر جوانی هەیە کە باسی کوردستانەکەین وە چەندێکیش لەم سەرەوە هەتا و سەر چەندێکیش لە یەک دوور بین بەڵام هەر دڵمان بۆ یەکتر لێیە کوردی لە هەرشەیەک بێت هەر کوردە و هەر کوردیشە بێ ئەمڕۆ تەوەرێکمان هەیە کە لەوانەیە تۆزێک جیاوازتر بێ لە تەوەرەکەمان بەڵام میوانەکەمان ئەم دیارە جوانەی هێناوە بۆ کورسات بۆمان ئێمە زۆر بە شانازی و بە دڵخۆشیەوە ئەیخێنە سەرمان چکە دیارەیەکی یەکجار جوانە و بە خۆشحاڵیشەوە لە کورساتی شاڵی واسین زۆر ساس کە باسی تەوەرەکەمان باسی دیارترینە و ستایلانەی قژی کوڕان بەدڵی ئێمەیە و بە گوێرەی دەموچاو بە گوێرەی شێوەی کەسەکە بە گوێرەی شێوازی سەری کەسەکەەوە دواتر میوانەکەمان هەموویمان بۆ ڕوونەکاتەوە و دیارترینە و ستایلانەی کە ئێستا هەیە چ لە گەنجان چ لەوانەیە کە ئیتر لە ناوەڕاستان ئیتر نەگەنجن نەپیرن ئەوانەی تۆزێک بە ساڵاتچوون و ئیتر تۆزێک قژیان بەرەسپی ڕۆشتووە پێڵی ماش و برنجە ئەمانەش هەمووی بۆ خۆی کۆمەڵە ستایلی تایبەتی هەیە و ئەوشمان بیر نەچێت ستایلەکانیش با لەگەڵ کەلتور و دابوونەریتی خۆمانە بگونجێت جوانترە وانە کەواتە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین و میوانێکی زۆر ئازیزمانەیە کاگارش ئەمەر وەکو سەرتاشێک کەلامان میوانە بۆیە بەوەش دەستم پێکردم باجارێنە چمە لای تۆرەکە بەو دیارە گەورە جوانە دەست پێ بکەم کامڕۆ کاگارش بۆێنین کاگارش زۆر بەخێر بێ قوربانی سپاس بۆ ئامادەبوون سەلامت بێ سپاس بۆ دیارە جوانەکە شانیوەی دڵخۆش بووین بەوەی کە ئەم دیاریانت بۆ ئێمە هێناوە ئێمە میشە لە کورسات هەو بابەتانەی کە هەرچی هاتبێت تێرەش شایەتیەوەمان بۆیە تابلوێکمان هەڵواسی بێت تابلۆکەی هونەرمەندێکی کوردە لەناو کورساتی شچکەی شتێکی هەموو شتەکان خۆماڵیە کە بەکارێنین ئەمەش بەشێکە بێ لەوەی دیاریانێکی لە لای خۆمانەی پارێزین بە خۆشحاڵ زۆر سپاس بۆ دەستت خۆشە کاگارش باباسێکی سەرچاکردنی کوڕان بکەین پیاوان تۆژەگەر هین تێ لە سەرمان بۆ لە ئێستا بۆ نمونە باسیۆش پێێن ئێستا خانمان و پیاوانی شەتان مە بێک شۆ یەک شێوازیەکی شوێنی خوانێ زۆر جاریش سەرکۆ پیاوان کە قژ ئەتاشن ئێستا عکسەکەی هەیە زۆر جار خاتونەکان گلەیەکەن ئەڵێن ئێمە چین ڕەنگی قژیشمانە گۆڕین پیاوان پێی نازانم بەڵام خاتونەکان وردن کە تەنانەت کە هاچون بۆ سەرتاشخانە قژیان ئەبڕن یعنی ئەیتاشن جوان خاتونەکان هەستی پێکەن ئەڵێن ئەم لاتە وایە ئەمەد لێنا یعنی ئێمە زۆر جارڕاکەی خۆشی پێڵێ بێڵێەوەم بۆ بکەلێ بەڵێ ئێستا ئەو ستایلە نوێیانەی قژ بڕین بەڵێ کە ئێستا هەیە دیارترینیان کامانن زۆر باشە سەرەتا سڵاو و ڕێز بۆ خانەوە جوانەکەی کورسات هیوادارم ساغ و سەلامت بن لەم کاتەیە ئەم ستایلانی کە ئێستا هاتۆتە هەرێمی کوردستانەوە بەڕاستی ستایلێکی زۆر شیکن واتە ئێمە ئەتوانین ستایلێک دابنین بۆ کەسێک کە لایەنی کەمەوە ڕۆژەکەی پێبڕێکا بێ ئەوەی کە کێشەی هەبێت بۆ چەند مانگێک بۆچی چکە لەم کاتەیە باس و خواست چۆتە سەر ئەو ستایلانی کە زیاتر لە فەی دوورکەوتونەتەوە هاتوونەتە سەر ستایلە کلاسیکەکە ئەمە ژوای کردووە ئەو کەسانی کە ستایلی کلاسیک دانێن زۆر مرتاحن لەگەڵیە یعنی چی ستایلی کلاسیک واتە یەک پارچە قژ بە یەک پارچە بێتەوە دواوە یعنی یەک پارچە ئەوە ڕێک ببنەوە خۆداسایی کاکسەر تۆز درێژتر ئەمەی کلاسیکەوانە ستایلێکی مۆدێرنە بۆ ئەم سەردەمەی ئێستا زۆر گونجاو باشە زۆر باش دەپڵە باش نیە بۆی قژم بۆ چاکە دەست خۆش بێ ئێستا ئەوانی کە ئێمە تۆزێک باشیکەین باش نیە باش بۆ گەنجان ئێستا کۆمەڵە ستایلە بینم لە نێوان گەنجانە هەر قژدایانانی تیانە تۆزێکم قەنافزان بۆ چاکەن و ئیتر قژی لوو لەبێ و بەریاتەوە هەندێکی بەتی ئەم شێوازە ستایلانە چۆنە کاکسەرگۆ ئێمە ئیژ لە ئێمە لە دەلاکیە ئیژ لەسەر ئەوە ئەەکەین لە هەرێمی کوردستانە کات زۆر بگەڕێنینەوە بۆ خەڵک باشە یایی ئەو سەردەمە ڕۆشت لە سەردەمی ئەوەی بڵێ سەرچاکردن ببێتەوەی 2 هەفتە جارێک سەرچاکەی ئێستا شتەکە گۆڕاوە خەڵک حەزەکە
کار و کەسابەتی هەیە حەز ناکات 2 هەفتە جارێ بچێ بۆ لای دەلاک حەزەکات بۆ نمونە مانگی جارێک 2 مانگ جارێ بچێ بۆ لای دەلاک بۆیە بڕینەکان بە شێوازێکی کلاسیک بۆ یەکرێ بۆی کەسەکە مرتاح بێ لەگەڵ هەڵسوکەوت و ئیشوکاری ڕۆژانە بگونجێ هەڵێت تێچووی کەمە وەڵی ئەتوانی وا بڵێ کەش باش نییە وەرنە سوزانێک شوێنش بەڕاستی گرانە جا ئێستا کاک ئارش بۆ نمونە گەندارە خۆش بە جاران ژێڵیان زۆر لە قژ ئەدا و ئالم بابەتانە ئێستا ئەم شتانە هەیە یان هەر چون شێوازە کلاسیکەکە و ئاسوودەکەیە زۆری تر ئەم شتانە ئەم سەردەمەی ئێستا کە ئێمە هاتوینەتە سەر مۆدلی کلاسیک ئەمە بۆتە هۆکاریەوەی کە جێڵ کرێم سپرا بەکار نەهێنی واتە ئێستا من خۆم سیستەمێکمێ لە دوکانەکەی خۆمە بەکارمێناوە ئەم سیستەمە چۆن بەدەستمێناوە چەندین بڕوانامە بەدەستێناوە تقریبی 11 بڕوانامە بەدەستێناوە نێودەوڵەتی هەنێکشان لە وڵاتانی ئەوروپا کە بە ئۆنلاین وەرم گرتووە هەنێکشان لە وڵاتانی دراوسێ ئێران ماشەڵای لێبێ زۆر پێشکەوتووە لە بوارێ ئێمە گەشتمان کردو بۆ وڵاتانە بۆی بەدەستی بێنین بەڵام ئەم سیستەمە کە ئێمە وەرمان گرتووە من هاتوون سیستەمێکم پێ دروست کرد بۆ خەڵکی کوردستان بگونجێ چییە سیستەمەکە؟ سیستەمەکە بەپێی قاڵبی کەسەکە بەپێی ئەو کێشانی کە ئێمە لە کوردستانە هەمانە چکە ئێمە بمانەوێ نەمانەوێت کە فەیسی ئێمە جیاوازە لەگە وڵاتانی جیاواز دەور و بەرمانە هەم لە ڕووی ڕوتانەوەی قژمانە هەم لە ڕووی پشتەسەری سەرمان بە ئەم شوێنە لێرە ئێمە تەختیمان زۆرە بە حکومەوەی ئێمە ئێمە لێرەیە پشتە سەرمان تەختە بە بۆنەوەی کە زۆر کراوینەتە بێشکەوە جا ئەم شێوازە لە ئەوروپای باون نییە نەکراونەتە بێشکە بۆیە من سیستەمێکم داناوە ئەم قاڵبە بە جوانی دروستەکەین کێشەکانمان بۆ حەلەکات و ئاسانکاری بە خەڵک قەوساییەک دروستەکەین بڵێ باشە کەواتە ئەم ئێسان بووکەی بۆی ناین هەموو بەشەکانت جیا کردوێت بڵێ هەندێک کەسمان هەیە هەر خۆی لە باو باپیرانێن و ماشەڵڵا قژێکی زۆر زۆر بڕیان ماشەڵڵا زۆر جارەڵێن یەک تۆزیکە بێتە خوارەوە لەگەڵ بڕات تێکەڵە بێ ئەم شێوازانە هەندێک کەسیش هەیە بڕوا بکار لە گەنجێتی و مناڵی و قژی تەنکە و قژی ئەڕووتێت ڕاست مامەڵەکردن لەگەڵ ئەم دوو جۆرە قژەیە چۆنەکەنیەوە وەکو بۆ لای ئێمە قژێکە تا تەنک بێت زەحمەتترە زەحمەت نەک قژێک پڕ بێت چکە ئەو قژانی کە تەنکن ئێستا زۆر جار زۆر کێشەیە بۆ لامان کابرایەت بۆ لام ئەڵێ قژم بۆ پڕکەرەوە نە بە زەرع نە بە بۆیاخ نە بەم شتانە قژم بۆ زاحکەرەوە ئێمە هاتوین ئەم سیستەمی کە من ئیشی لەسەرەکەم بزەبەت ئەمەیە یعنی ئێمە لە ئەکاونتەکانی خۆمانە چەند جارێ ڤیدۆمان بڵاو کردوێتەوە بە بڕینی قژ ئەتوانین وای لێ بکەین کە قژەکە پڕ دەرکەوێت باشە نایبێ ئەوەی کەم وا دووشت بەکاربێنین باشە ئەسامە خەریکە و سیستەمە پەیڕەوەکەی وایە کاگارش باشە ئەو بۆ جلەکانە پرتەقاڵیە کاگارش ئەوە من تەواوی ڤیدۆکانم بە جلێکی پرتەقاڵیەوە یەکێک لەو شتانی کە من بیرم لێ کردووە ئێمە وەکو سەرتاش خەڵک زۆر سەیرمانەکە گەنج زۆر سەیرمانەکە جا بۆی هەیە ئەم گەنجە نەدار بێت و باری دارایی زۆر باش بێت بەڵام چی پێویستەکە بۆ نمونە من هەر دەمە جلێکی جوانم لەبەر دەما بێت لەبەر کامێرەیەکا بۆستم ئەم گەنجە بیر لەوە بکاتەوە بڵێ من دەلاک بم لاوە چێم جلە جوانم لەبەرا بێت بەڵام من لە دوکانەکەی خۆما کردومە بە زەیموحەد بە جلێکی پرتەقاڵیەوە دەرەکەوم ئێستا وای لێ هاتووە لەلایەن بینێرەکانمەوە پێم ئەڵێم پرتەقاڵەکەی سلێمانی باشە دەستەکانە خۆش بەبێ هەر بنیان لە شوێنێک بۆ نمونەگەریبە لە ساڵۆنی خاتونەکان ئێمامەمان هەیە یعنی سەدرێ لەبەرەکەن بۆ ئەوش پیاوانیش بۆنە جوانیشە دەستەکانە خۆش بجا پێمان بڵێ لای ئێمە هەندێک جار بەخوا قژ خراپەکرێ لە بۆ یاخکردنایە قژ ئەسووتێنرێت لە بڕی نایە مشتریەکە بەتڵی نییە لای ئێوەش ئەمە ڕوئەیە من خۆم تەقریبی 8 ساڵە بێ خەریکی بۆیەکردنم باشە بۆیەکردن زەرور زیانەکانی بۆیەکردن یان خەنا یان هەز موادێک کە لە قژ ئەدرێت کەوتۆتەوە دەستی ئەو کەسێک کە بۆت ئەکا چکە ئێسا مامە سەرکۆ قژێکی ماشەڵا ڕەشی هەیە باشە لەخوا بەزیاد ئێمە لە قژی کاک سەرکۆ وەربگرین بۆی کە بۆیاخێکی بۆ بکەین با بڵین بۆیاخێکی سپی بۆ بکەین ئەو موادانی کە ئیگرینەوە ئێمە من تقریبی موادێک ئەگەر قژی کاک سەرکۆی پێ بگرمەوە پێویستە 11 مواد بەکاربێنم دا قژەکەی کاڵکەمەوە بەڵام باشە بۆ 11 وەڵی چۆتەوە سەر ئەوەی کە قژی ئەم پیاوە زۆر تۆخە تۆناتەکەی کاڵی کەینەوە بەڵام ئەگەر قژێک
کاڵ بێت ئێمە مانە بیکەین بیگەێنین بە ڕەنگێکی کاڵتر واتە سپی لەوا چێ پێویستمان بە 4 مال بێت یای زەر و زیانەکە کەوتوتە سەر ئەوەی کە دەستی ئەو کەسی کە بۆت ئەکا لەکوێ چی هەڵەبژێرێت باشە ئەمەش بێگومان لە زەحمەتترە تۆ کەسێک ئێستا لەوانەیە کاکە سەنگەری خۆمان لە بەروی ماش و برنجە تۆزێ بەواخەکەی گەر بووی سپیترکەی بە ئاسانترەوانە وڵا قورسە حاز قورسترە ئەروەڵە بەڵام ئێستا زۆر ئەم قژە جوانە و مۆدەیەتی بە شێوازێک لە شێوازەکان خۆی قژێک کە بمانەوەی ماش و برنجیکەین وەکو پێم وتی ئەوە پیرینیەوە جوانیە هەتا تەنک بێت قورسترە هەم بۆ ئیشی سەرچاکردن هەم بۆ ئیشی بۆیاغ هەتا بۆیاغ ئەتوانم بڵێم من تاکە کەسم لە هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم لە جیهانیشە کە قژێک زەرع بێت بۆ یاخی بکەین ناکرێت قژی زەرع لە شوێنەکانی لە هیچ شوێنێکی دنیا نەکراوە باشە بەڵام ئێمە کردومانە ئەویش ئەتوانم سیستەمێکم بۆ داناوە تقریبی 11 جار لەسەر قژی خۆم تاقیم کردوەوە 11 جار قژی خۆمم سووتانوە تا گەیشتوم بەو پلەیە ئەنجامی هەبوو سپاس بۆخوا ئێستا ئەوانی کە قژیان زەرع زۆر زیاتریان بۆ لام لەوەی کە قژیان پڕە ئێستا ئەوەی کە زۆر جارێمەوەکو کوڕان هەندێک پیاوانیش هەیە زۆر قش درێژ تۆزێک درێژی کاتەوە بەردەوامی ڕۆژانە ئێستا ئێمە بامن لە خۆمەوە دەست کە من و ئاری و ئەوانی لە بەردەم کامێرە دەرەکەن ڕۆژانە کەسانی وەکو تۆ هاوڕێی خۆمانن کە قژمان بۆ دایانن مجەفیفە بەکارێنن ئەمە بەردەوام بێ هەستەکەی سووتانەوە دروستە بێت ئێوە وەکو سەرتاشێک ئایا چارەسەری ئەمە زۆر کەسەیاڵێ وەکو خۆت کورتی کەیتەوە تا فەترەیەک بۆی قژەکە تۆزێ بەهێز بێتەوە یاخود چی بکەی بۆی کەیتر تۆزێ لەم سووتانە و هەستی پێەکەی کەیتر شانە ئەگرێت هەڵ ئەوەرێ بەدەستەوە ئەیان سەر ئەشوی هەستەکەی مویکی زۆرت لێ با من بۆ تەواوکەم بە کوردی و پەتی چی بکەین بۆی قژەکەمان بە قۆت بمێنێتەوە باشە خی گەورە سوڕی ژیانی بە شێوەیەک دروست کردووە کە مرۆڤاتی پێویستی بە هەموو شتێکە من با پرسیارەکە لە خۆت بکەمەوە ئێمە ئەگەر بمانەوێت جەستەیەکی باشمان هەبێت پێویستمان بە چییە؟ پێویستمان بە خۆراکێکی باشە پێویستمان بە وەرزشکردنە پێویستیمان بە مێشکێکی ئارامە لێکەوایە ئەم وەڵامە بۆ قژی دروستە چکە قژیش بەشێکە لە جەست ینی سترێسی و خەفەتوانش لە خانمانی شەیە بۆ هەڵوەرینی قژ هەرەڵەن قژ ئاوی دڵەخواتەوە یعنی ئەمەە ڕفتی ڕاستەوە بەڵێ لە ئێمە خاتونەکانە زۆرەوە هەیە جا ئێستا مادەم وڵا سەرکۆ باسی ئەمەی کرد با من ژەمە لە بەڕێزت بپرسم بۆ نمونە لە پیاوانە پێم وابێ یەکێ لە گرفتە زۆر باوەکان کڕێشە وایە بۆ ئێوە زۆر ئیشەکە سەختتر و ناخۆشتر ئەکا ئەمێ ڕێگەیەکەی خۆیانی لێ دەرباسکەن یان تەنیا بە شامپۆکە یان کرێمات و ئەمانەیە وڵاوی ئەوەی من لەسرم خوێندووە لەسەر کرێش شتێکی ئاساییە هەبێت یان نەبێت بەڵام کرێش ئەگەر چووە تەمەنێکی درێژەوە چارەسەرکردنەکەی زۆر زەحمەتە بەڵام چارەسەر ئەکرێت بەڵام ئەگەر لە سەرەتای کرێشەکە یابێت چارەسەرەکەی زۆر ئاسانە ئەویش پێویستە لای دکتۆری پسپۆر ئیشەکە بکرێت چکە ئیش لەسەر پێستەکرێ پێویستە کەسێک لە پسپۆری پێز بێت و ئەو مادانت بۆ بنووسی کاگارشانتێک کەسەیە ئێوە یەتە بەردەستان بڵێ هەر کە ڕاستشانەکە بەسەریانیت هەستەکەی کە پێستێکی زۆر چەوری هەیە و هەر باتژەکەی بریتەیەتەوە لە چۆری قسە بکەی زیبکەیەکی زۆریشی هەیە باش لەگەڵ کەسێک کە پێستێکی زۆر وشی هەیە لەوانەیە کاریگەری شێبێ لەسەر باش چۆن مامەڵە لەگەڵم دوو جۆرەیەکە وڵای ئێمە عادەتەن ئەو کەسانی کە کەسێک کە کڕێژی زۆر بێت یان زیبکەی سەری زۆر بێت عادەتەن عشای خۆیان بە تایبەتی هەیە ئامۆژگاری ئەەکەین بۆ نمونە لە ئەلفەوە تایە هەموو شتەکانی خۆی بێنێ لە دوکان سەری بۆ چاپ بکەین ینی بۆ کەسێکی بەکاربێنە ئەمە زۆر گرنگە ئیتر وا 15 ڕەمەزانە لە 25 ئێوە کێشەتانەیە وەڵام من کێشەم نییە بۆ تۆ نا هەموو دەلاکەکانمان ئیتر سێ شەوی یەکەم ئاخیرەوە هەر ناخەون پلانتان چییە بۆ وڵات یانی ئێستا زۆر شتێکی بابەتێکی زۆر جوانەیە سەوە بزانم هەمووی موعید وەرگرتنە بەڵێ ئەمە چەند باشە بۆ ئێوە و کاتەکانی ئێوەشدا بەشەکە و هیچ کەسێکیش ناکەوێتە سی شەو لە ڕاپردووەمان لات بوویان و بەیانی جەژنە چواری بەیانیەکی بۆ سەرچاکردن بەخۆ خۆی گەورە کارمان ئاسان کار بەڕاستی ناڕەحەتێکی زۆر لەسەر سەرتاشەکانە جابرا هاوپیشەکانم جاریوات تا بەیانی ناخۆنیان درەنگ ئەمێننەوە من ئەوە ناکەم من لێرەشا سیستەمێکی خۆمم داناوە لەواچی زۆر لە هاوپیشەکانم ئەم سیستەمیان هەبێ بە حکمەوەی کە ئێمە لە یەک و نزیکین زۆر قساکەین بێکەوە لەواچە من یەکێکی لە یەکێکیانە وەرم گرت بێت بەڵام تۆزە گۆڕانکاریم تیا کرد بێت من
تقریبی 15 ڕۆژ پێش جەژن سەرا ئەنووسم بۆ جەژن واتە ئەو مشتریانی کە ئێمە یەتە لای ئێمە لەم ڕۆ ئەنووسێ نووسراوە ئەو کەسانی کە بە تایبەتیەن بۆ لامان پێڵێن معمیل مشتری تایبەتی کاتیان ئەینێ لەگەڵەوە شایمە کاتیان بۆ دیارەکەین واتە تۆ لە 15 ڕەمەزانەوە توانی شەوی عارفە بنووسی بۆ نمونە کاکسەرکۆ سەعات دەیشە و میوانی هەیە لە دوا میوانەکەەوە سایانزایوێ بێ بۆ لای دەلاک واستەی ئەم لای ولایەتیان واستەی ناوێ سەعات یانزەی وە لای من یەکسەر دائنیشیت و سەرت بۆ چاکرێ نیو سەعات بۆ 40 دقەت پێ ئەدرێ دو ئەوە ئەڕۆیتەوە واتە دانانیشی لای ئێمە نیو سەعات سەعاتێ 2 سەعات ئەمە ساڵانی پێشوو تەطبیقی کردووە وڵای من تقریبی 3 ساڵ 4 ساڵە بەمە ئیشەکەم دا ینی کەس دانەنیشتۆ چاوەڕێکا کات کەس کرد یانی من یەک کێشەم هەیە لە جەژنانە زۆر خەڵک گلەیم لێکە ئەڵێ یەتە دوکانەکە مۆڵی خۆ کەسی لێ نییە لە دوایە کە سەرەکەی پیشانەی ئەڵێ بابە ئەمە زۆر قەڵەباڵەخترە لەوانی کە با بچم بۆ لایەوانی کە دوو کەشی زۆر جیاوازە هەم بۆ خانمان ئەگەر لە خۆتان کۆبنەوەی ترەمان باس و خواستی خۆیانەیە لای کوڕانی شێمەش باس خواست خۆمانێت تۆزێ باس خواستەکە ئێمە چییە؟ ئۆتۆمبیل تازەترین ئۆتۆمبیل چییە بۆ نمونە وەڵام موچەش تۆزێک کەماگەر لای شکنجان وشتا ئیتر تۆزە کاگارشی بەدەمتەچاکردنەوە تۆزێک کۆمەڵە قساکەن و هەر ئەوەی کەسی کەیتیان ینی غیبەت ناکەین ئەمەش ناکەین ئەوە باش کاگارش من حەزم کە پرسیارێکی کە بکەم لەسەرەوەی کە ئێستا خەڵک زۆر لەسەرەوەی کە پەنابات بۆ زەرەکردنەوەی قەش جارێکی تر یاخود دانانەوەی قژی زیاتە پێڵێن باڕۆکە ئێستا دایانێن خۆماسایی باڵێ تۆ زەرات کردووە باڵێ یاخوا پیرۆزە سەلامەتیارنیە ئەو کەسانەی کەیکەیتە زۆر وەکو قژەکەی خۆی نییە یانی زۆر بە حەزەرەوە مامەڵی لەگەڵاکە ئێوەکو دەلاکەکان چۆن لەگەڵ ئەو کەسانەیە مامەڵی قژیان لەگەڵاکە ئەو کەسانی کە قژیان زەرعەکەنەوە یەکێک لەو خاڵە گرنگەکان ئەوەیە کە قژی زەرع بە شێوەیەک نابێت بە مەکینە چاک بکرێت چونکە با من نمونەیەک جوان بێن بۆ بۆی کە بینەرەکانی کورسات هەرچۆنە بێت زۆر بە ڕوونی تێبگەن باشە ئێمە ئەگەر ئیش لەسەر مەکینە بکەین بۆ قژی زەرع یان قژی احتیادی ئاسایی و ئیش لەسەر قژێکی احتیادیش بکەین بە مەقەست ئێمە ئەگەر دارێک بێنینەوە بە مشارێک بیبڕینەوە ئەم دارە سێرێکی ڕیشاڵ ئەبێت لە کاتی لێکردنەوەی سەرێکی پەرش بووە باشە بەڵام ئەگەر ئەم دارە بینین بە تیغێک بیبڕین ئەتوانین ئەم دارە دیسانەوە چەکەری پێ بکەینەوە بگەینەوە لە دارێکی کە کۆستەرەکە کە دارەکەمان پێ بڕوێتەوە مەکینەکەیە چکە بەم شێوەی ئیشەکە ئەڕوادیت تا دارەکە بڕێتەوە بەڵام تیغەکەوەی یەک جاری بڕێ مەقەستەکەیە واتە ئەم قژاگەر بە مەقەست ببڕێت دووبارە ڕۆحەچێتەوە بەری و زیاتر بە قوتە بێت ینی ئاو باشتر ئەی دەستەکانە خۆش لەشتان ساخ بێ چەندێک خۆشە سەرکە لە ئیشێکا کەبووی بە دوای ئەوە بی ئیشەکە دەوڵەمەندتر بکەیت باسی کرد سیستەم و تەکنیکی تایبەت بەخۆی داناوە تەبعاً ئەوە کە حیج ئەبێ ئەو دەسەد هەبێت بەڕاستی وە دەوری بەڕاستی دەستەورە بینێ کاک ئارش دەستەورە بینێ فلان کەس ئەڵێ دەستی فلان ئێمە لای ئێمە زۆر هەیە ئەڵێن دەستی فلان کەسم پێ دێتەوە چون زوو دێتەوە قژم خۆم ئەو زۆر خەڵکیە بۆ لامەڵە کاگارش دەستی تۆ بە قژی من زۆر زوویێتەوەی تر نازانم دامە حاڵەتێکمەیە کە قژ چاکەین بۆ خەڵک عادەتەن یەک خاڵی کەشمانەیە لە ئیشی مەقەستا ئەتوانین سەرێک چاپ بکەیت تا ماوەی 3 مانگ ئەم قژە بە جوانی بمێنێتەوە سەرکۆ بڕۆ زەرەر ناکێت بزانم بچەنم بۆ دانێ 23 24 باشە یەک ئەوە با ئەو پرسیارەڵێ پرسیارێنێ بە دوای خۆیان قژچاکردن دوای چەند ڕۆژە لە جوانەکەی دەرەکەێت بۆ ئیشی مەقەست و فەید جیاوازە باش بۆ ئیشی مەقەست وا باشترە 10 ڕۆژ پێش حەج بۆنێک ئەتەوێت چاکیکی باشە غێری ڕەحمەتی خوارد لێوێ غێری ئەوە بۆی دروستەکان هەموو خێری لێ ببینێ بۆ ئیشی فەید بەڕاستی ئێمە بۆیە لەگەڵ ئیشی فەیدانین یەکەم لەوەی ئێمەی کورد تۆزە کێشەمان لەگەڵ فەیدا هەیە ناوچاوانمان زۆرە پشتە سەرمان تەختە واروا بێتەوە ئەو خاڵێکی کەشم بیر هاتەوەی شەڵا تۆزی کە باسیەکەین باسی کە چون کاتمان هەر یەکسەر باسیەکەین باش ئێمە لە کووردا دیقەتەین بە ئەمەم شێوەیە پیشانی بم ئەم شوێنەمان
چاڵە قەنافسمان چاڵە جا ئەگەر فەیدی بکەین ئێرە ئەمە کێشەمان زۆر بۆ دروستەکە وای لە یەک گوێەکە ڕووی لە دەرەوە بێت بۆیە پێویستە فەید نەکەین واز لە فەید بێنین عادەتەن ئیشی فەید لەگەڵەوەشا کەساری فەیدەکەمە بەستێ زۆر تەنچی نەکەیتەوە ڕەحمەتی خوارد دەبێت ئێمە ئەگەر با لێرەوە سێریکەین ئەم فەیداگرت تا ئێرەت بێت ئەگەر گوێچکەمان ڕووی لە دەرەوە بێت ئەوەنی کەمان گوێچکە دەرەکەوێت بۆیە ئیشی کلاسیک بۆتە هۆکارێکەوەی کە نەقسەکانی کورد زۆر پڕ بکاتەوە زۆر باش بێت وە سەیری بکەین لێرەشەوە وەڵا بە عەکسەوە پیشانی بێ لەسەر ئەم بارە پیشانی بێ ئاها ئێمەی کورد تۆزێک پشتە سەرمان تەختە بە حکمی بێشکەوە باشە جامە بۆتە هۆکارێکەوەی ئەگەر ئێمە لێرەوە فەیدێ بکەین سێرەکەی تەختی سەرمان ڕێک دەرەکەوێت ئەم تەختی سەرێ واکە کە قژەکە بە جوانی دەرنەکەوێت باشە ئێمە هاتوین لە ئیشی کلاسیکە ئەم قەوساییەمان دروست کردێتەوە کەم قەوسایە دروستەکەیت و وا پێویستەکە هیچ پێویست ناکە بۆ نمونە بڵین قژێک پێویستی بە داهێنانی زۆرە خەریکبوونی و جێفێ و لە کۆڵ پرۆژی ڕووناکی ژەوینەوە بە ئیشە کلاسیەکەات ئەیوەڵڵاوە زۆر باشە خۆش بێجارێک تریش سپاس بۆ دیاریەکەت زۆر زۆر دڵخۆش بوون پێی قوربانی وای سەرکەوتن و لەشی ساختان بۆ خوازیین دڵخۆشم لەگەڵتانە زۆر زۆر سپاس بەردەوامە